خوازاني خاوند زي كالاني اي حكمتي هردينا برا واسمعني يا بينا خواهی گورتان لبی آزادی خوازان و چال اخوانان و روشنا بروسان امرو اما لبردم قنصل خالی عراق امانوی پیامشی هرمی خلقی هرمی کردستان بگیرین با حکمتی عراق و حکمتی هرمی کردستان لرئی مایکا پیروزقی داخلوکوا نابێت ماف و امتیازاتی خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێت خەڵکی هەژار و کەم دەرامەت باسی مردنانەی حکومەتی عراق و حکومەتی هەرێمی کوردستان بدات ئێمەی ڕۆژنامەنووس و چالاکوان و ڕاگەیاندکارەکان لەم مینبەرە ئازادەوە داوای ماف و قوتی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین ئەبێت داهاتی خەڵکی هەرێمی کوردستان دابەش بکرێت بەسەر ئەو چینە خەڵکە هەژارەی نابێت بەشێک بێت لەو سیاسەتە چەوکەی حکومەتی عراق و تایم سابی کردوتە بۆتەکەی هەرێمی کوردستان بۆ مافیا و باڵەنجەکانی هەردوو بنەماڵەکە دەیانەوێ قوتی خەڵکی هەرێمی کوردستان ببڕن هەموو جارێکە ئێمە چالاکیەکەین وجودی ئێوە ڕائکات کە ئێمە زیاتر سوودینەوە لە وەستانەوە دژی گوڵ مستەم و ناعەدالەتی خراپەکانی گەندەڵی دژی داڕایی کە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی دەسەڵاتی کوردیەوە کە بۆ حیزبی بنەماڵە بەڕێوەبەر پارتی پێتی و سەرەڕایەش وەچۆن ئەمڕۆ لێرە وجودمان هەیە بۆ وەستانەوە دژی ئەو ناعەدالەتیە ئەو خراپەکانی ئەو قەرارە سیاسی خراپە نامرۆڤانی کە دەرهەق بە موچەخۆران دەرهەق بە هاوڵاتیان هەرێمی کوردستان بە قوتی هەرێمی کوردستان لەلایەن تەیمسامی حکومەتەکەی شاخسولانیەوە بڕیاری لەسەر دراوە بۆ ئەوانەوەی ئێمە کۆڵ ناکەین. سەرەتا بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەم خۆم بە خۆشحاڵە زانم جارێکی تر لەگەڵ ئەو هەموو چالاکوان عەزیزە ئەو ئەندامە خۆشەویستانەی ڕێکخراوی داکۆک ئەو پۆلە کوڕ و شێرەژنە کە ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە هەمووان دەزانین ئەوەی ئیمڕۆ ئێمەی لێرە خڕ کردووەتەوە هەڵوەست وەرگرتنە دژی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێمە ئیمڕۆ لێرە کۆبووینەتەوە بەرامبەر سەفارەتی عێراق و هاوڕێکانمان لە مانچستەر ئێمەش لە لەندەن پەیامێکمان داوەتە سەفارەتی عێراق و سەفیری عێراق خودی خۆی بە تایبەتی و ئاگادارمان کردوونەتەوە کەوا چیتر کارە سیاسی و قێزەونەکانی خۆیان ئەمە نەبێتە هۆکاری بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم دادگای فیدراڵی داوایەکمان هەیە لێیان لێرەوە لە ڕێگەی سەفارەتی عێراقەوە پەیامی خۆمان ناردووە بۆ دادگای فیدراڵی عێراق کە هەر چۆنێکەیە موچەی فەرمانبەران لە کاتی خۆی بدرێ وەک چۆن موچەی فەرمانبەرانی عێراق و ئەوانی لەسەر حکوومەتی فیدراڵن دەدرێت لە کاتی خۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە حیزبی جوت بنەماڵە یەکێتی پارتی پێتان ئەڵێین ئێوە زیاتر لە سێ دەیەیە جڵەوی ئابووری سیاسی وڵاتێکی دەوڵەمەندتان گرتوۆتە ئەستۆ هەڵە نییە گەر بڵێین دەوڵەمەندترین خاکی سەرزەویە لە هەموو ڕۆیەکەوە کەچی تا ئێستاش ناتوانن موچەی موچەخۆران بدەن و چ بگاتە ئەوەی کە هەلی کار بۆ تەواوی دانیشتوان دابین بکەن و سەدان هەزار دەرچووی دامەزرێن و پلەی ئیداری و وەزیفەی فەرمانبەران بەرز بکەنەوە ڕێگاوبانەکان سیمایەکی مۆدێرنی پێ ببەخشن کە ئیتر هێندە نەبێتە مەرگ و نەمەرگ بۆ هاوڵاتیانی ئەمە جگە لەوەی کە کەرتی پەروەردە و کەرتەکانی تر تەواو بە تایبەت کراون و لەلایەن کۆمپانیاکانی خۆیانەوە بەڕێوەچێت لە پاڵ ئەوانەشدا داهاتی ناوەخۆ خاڵە سنووریەکان لەبەردەستیاندایە و ڕۆژ بە ڕۆژ باز زیاد دەکەن و ژیانی خەڵک سەختتر ئەبێت کەچی هێشتا غیرەتی ئەوەتان نییە ئەو داهاتەی کە مڵکی میلەتە شەرەفمەندانە بۆ خەڵکی سەرف بکەنەوە. ئەمڕۆ 4/6/2025 وەکو چالاکەوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک هەساین بە ئەنجامدانی خۆپیشاندانێک لە بەردەم کوسوخانەی عێراق لە شاری لەندەن بە مەبەستی پاڵپشتیکردنی موچەخۆران و هەرێمی کوردستان و دژی سیاسەتی چەوتی هەردوو حکومەتی فیدراڵی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان کە ساڵانێکە بابەتی موچەوەکو کارتی فشار لە نێوان خۆیاندا بەکاردەهێن و زەرمەندی سەرەکی و کێشە سیاسیانی نێوان هەرێم و بەغدا فەرمانبەرانی هەرێمن بەرپرسانی یەکێتی و پارتی بە ئامادەبوونی هەرێک لە جەلال تاڵەبانی و مەسعود بارزانی لە ساڵی 2014
لە دوای ڕاگەاندنی ئابووری سەربەخۆوە فەرمانبەرانی هەرێم و هاوڕاتیانیان تووشی چەندەها قەیران و دەردەسەری کردووە و هەڕۆژۆ بە بیانیەک دەست دەگرن بەسەر بژێژانی هاوڵاتیاندا لە پێنا بە زۆر بکەسکردنی هاوڵاتیان تا لە کاتی هەڵبژاردن دەنگی هاوڵاتیانی پێ بکڕن و تا دوا ساتەکانی ژیانیان لەسەر کورسی حکومڕانی بمێنەوە و بە نایاسایی زۆرم لێ بەڵام ئێمە لێرەوە دڵنیاتان دەکەینەوە کە گەندەڵی و تاڵانکاریەکانی بەرپرسانی عێراق و پارتی یەکێتی بە سەرجەم ناوەندە فەرمیەکانی وڵاتی بەریتانیا ڕادەگەێنن و ڕوو ڕاستەقینەیان بە هەموو دنیا نیشان دەدەین. بەغدای خاوەن پارە موچەیدا لە سێدارە بەغدای خاوەن پارە موچەیدا لە سێدارە موچەی هەرێم خوراوە تەیب بڕیاری داوە موچەی هەرێم خوراوە تەیب بڕیاری داوە ئەی بەریتانیای مەزن تەیب پەتکەوەک بزن ئەی بەریتانیای مەزن تەیب پەتکەوەک بزن بەرپرسانە مەسوولەکان ئێوە دەبێت سزا بدرێن ئێوە دەبێت ڕیشوا بکرێن و بدرێنە بەردەم دادگایەکی یەکسان و سەربەخۆ چاک بزانن ئێوە بێکەرامەت بوون لە چاوی خەڵکە چونکە ئێوە خۆتان تێر و بێباد لە برسەتی خەڵک ئێستا گەورەترین کێشەی ئەوان و منداڵەکانیان چییە؟ ئەترسم وابیر بکەنەوە خەمی گیرفانی بەتاڵی خەڵکیانە نەخێر ئەوان دەمێکە خەڵکیان لەبیر خۆیان بردێتەوە گەر خەمی خەڵکیان وایە ئەیان هێر بەم بەرە جەژنە گیرفانیان بەتاڵ بێت و ماڵیان سارد و سڕ بێت تاکە خەمی ئەوان پڕکردنی گیرفانی خۆیان و قاسەی ژێرزەمینەکانیانە هەل لە دزینی نەوتەوە بگرە تا ئەگاتە دزینی موچە و خەڵک و زیادکردنی باج و نرخی کارەبا و سەرانە سەندن لە کاسبکاران و دزینی پارەی سندوقی ژێرپەنجەش لە کۆتاییدا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بە هیوام هەروە یەک دەنگ و یەک هەڵوێز بین بەرامبەر بە داواکاری هاوڵاتیان لە کوردستان. موچەخۆرانی هەرێمی کوردستان تووشی کێشەی بێموچەوی و لێبڕینی موچە بوون. بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان شایانی ژیانی زۆر باش و شایستەن چونکە چەندەها ساڵە قوربانیان داوە بەدەستی حکومەتە یەک لە دوای یەکەکان ئەوەش بەهۆی ئەوەیە کە بەڕاستی سیاسیەکانمان لە خەمی ملەتی خۆیان نین. حکومەتی عێراقی جیاکاری دەکات لە نێوان موچەخۆرانی عێراقی و هەرێمی کوردستان. ئەوەش بەڕاستی کارێکی زۆر ڕەگەزپارێزانەیە کە تۆ بەس بۆ ئەرک و باج پێدان کورد بە عێراقی بزانی و ئامادە نەبی مافێکی پێ بدەیت ئەوەش لێکەوتەی ئەوەیە کە نە هەرێمی کوردستان هەرێمێکی بڕیار بەدەستی سەربەخۆیە نە حکومەتی عێراقی بڕیاری سەربەخۆ دەتوانێت بدات هەردووکیان لەلایەن وڵاتانی دەوروبەر و ئیقلیمیەوە بە وەکالەت بەڕێوە دەبردرێن. بە دەفتەر بیدەم بە پەرلەمانتار با موسەخۆرش بگرێ بۆ نانێ گەل لە کارکردن بۆتە هەلیکار چیتر مەپرسا عەدالەت کوانێ دەنگت داوەتە کەڵبەی سەرجیهار بە خۆتدا داوا نەرمە کورتانێ ڕای کێشە بێجۆ هاوین و بەهار پاییز بێدەنگ بە بەڵک و زستانێ دڵی نەرم بێ ئاغای سیفەتی مار کەمێک ئالوک و ئاوت بۆ دانێ چالاکوانێک پەیامی من بۆ حکومەتی عێراق و حکومەتی هەرێم وچەی فەرمانبەرانی هەرێم تێکەڵ بە سیاسەتی شکست خواردووی خۆتان مەکەن چونکە زەوەرمەندی یەکەم موچەخۆرانی هەرێمن لەم هاوکێشەیە ڕێگنەکەوتنی بەغدا و هەرێم لەسەر داهات هۆکاری سەرەکی یەکێتی و پارتیە دەستیان گرتووە بەسەر داهاتی نەوت و نانەوتیەکان بە شێوەیەکی نەشەفافانە بۆیە پێویستە حکومەتی عێراق سەر یەکێتی پارتی بدا نەک موچەخۆرانی هەرێم بەدەست پەنجا کەسەوە نەخاکمان نەبێتەوە جاشەکانی بێگانە میلەت ڕقی لێدانە پارەی دزراوی ملت بۆ مەسئولی بێقیمەت 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 بەبە ناو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بڵێم تۆ سەرۆک نیت گەر سەرۆک باید لە هەر کوێیەک ستەم هەبا بۆ بمڕکردنی یەچووی تۆ سەرۆک نیت گەر سەرۆک باید ڕەمزی یەکێتی کوردە بوویت بۆ چارەی ژیانی سەختی ئەم میلەتە بەژمەینەتە کارا و بەدەست و بردە بوویت تۆ سەرۆک نیت گەر سەرۆک باید باوکو برای هەمووانە بوویت
تۆڵە سێن و پشت و پەنای هەژار و ڕەزدەرانە بووی تۆ سەرۆکنیت کە سەرۆکبای پشتگیری یاسەدارە بووی بە بێری و ڕەتنەی خەڵک و ڕۆژنامە نووسان شادە بووی تۆ سەرۆکنیت کە سەرۆکبای دەقڵی خێڵت زاڵ ناکرد نەوت و داهاتی وڵاتت وەک میراتی نابرد تۆ سەرۆکنیت کە سەرۆکبایت لە قەیرانە نەتەکوشتی لە ئاخۆڕای ڕێپێوانە خوێنی گەنجت ناڕشت پێیان دەڵێن ئیتر بەسە ئیتر بەسە یاریکردن بە چارەنووسی میلەتێک کە هێشتا هەناسەی ئازادی هەڵنەکێشاوە ئیتر بەسە شکاندنی کەرامەتی میلەتێک کە هەزاران شەهیدی بۆ ئەم خاکە داوە ئیتر بەسە یاریکردن لەگەڵ دزەکانی باشوور میلەتی کورد ماندووە بەدەست یاریەکانتانەوە ئیتر بەسە یاریکردن بە دەقە یاسایەکانی بڕیاری دادگای فیدراڵی کاتێک منداڵێکی کورد برسی دەبێت بەهۆی هەژاری عێراقەوە نییە بەڵکو بەهۆی دزی و گەندەڵەکانی حکومڕانی بەغدا و دەسەڵاتی باشووری کوردستانە کە لەم نێوەندەدا خەڵکی کوردستانیان کردووە بە سوتەمەنی شەڕ و ناکۆکیەکان. ئەمڕۆ ئێمە وەکو کوردانی تاراوگە و بە تایبەتی ڕێکخراوی داکۆک خۆپشاندانێکی گەورەمان ئەنجام داوە بۆ ئیدانەکردن و بڕیاری برسیگرتنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و جیاوازیکردن لە نێوان فەرمانبەرانی تری عێراق کە لەلایەن تەیسامی وەزیری دارایی عێراقەوە کراوە. ئەمەش لە دەرەنجامی سیاسەتی چەوتی یەکێتی و پارتیە کە دەبێت گوێدارە بەرژەوەندی و قوتی خەڵکی هەرێمی کوردستان هەر ڕۆژە بڕیارێکی چەوت دەدەن دژی میلەتی کورد. ئەی سەرانی دەسەڵات بەس نییە ئەم هەموو دزیە بەس نییە ئەم هەموو بەتاڵانبردنی قوت و بژێوی خەڵکە بەس نییە ئاوارەکردن و دەربەدەرکردنی ئەم هەموو گەنج و لاو و پیرە بۆ دەرەوەی وڵات کە لە تاڵ سیاسەتی بۆگەنی ئێوە نەبوونی دادگا و یاسا ئاوارەی وڵاتان بووین دڵنیابن سەرانی یەکێتی و پارتی ڕۆژێک دێنە بەردەم دادگای گەل ئەو کاچارەنووسان وەک سەرانی بەحس و ئەسەد و قەسابی حەوت ئەنفال و تەعریب و کیمیاباران حکومەتە فاشیزمەکەی عێراق دەستی کردووە بە پرۆسەی ئەنفالی هەشت لە ڕێی سیاسەتی برسیکردنی میلەتی کورد و بڕێنی موچەخۆرانی کورد کە مافێکی دەستوری و ئینسانی گەلی کوردە لەو پارچە داگیرکراوەی کوردستان. ئێمەی کورد زۆر دەمێکە لەژێر زوڵمی دوو زاڵم داین لەلایەک حکومەتی عێراقی گەندەڵ و تایەفەگەر لەلایەکی ترەوە پارتی و یەکێتی گەندەڵ و ستەمکار. حکومەتی عێراق دەوڵەتێکی شکست خواردووە لەلایەن باندێک لە دز و داواکرا و تیرۆریستەوە بەڕێوە دەبرێت. ئەو حکومەتە فاشیسمی تایەفەگەریە تینون بە خوێنی گەلی کورد و ویستی شەڕانگێزی خۆیان دەرخستووە لە ڕێی دەستپێکردنی پرۆسەی ئەنفالی هەشت بە بڕێنی موچە و بژێوی گەلی کورد. لەلایەکی تر پارتی و یەکێتی کۆمەڵێک دزن کە بێ سنوور هەوڵ ئەیەن بۆ پڕکردنی گیرفانیان. پارتی و یەکێتی دۆزی کوردیان گۆڕیوەتەوە بە پلە پۆست و دزیکردن و فرۆشتنی نەوتی قاچاق کەرکووکیان گۆڕیوەتەوە بە پۆستی سەرۆک کۆمار موچەی خەڵکیان گۆڕیوەتەوە بە پۆستی وەزیری دەرەوە. تۆڵیکەن ئەو کورسیە میلەت هەمووی بەرسیە چۆڵیکەن ئەو کورسیە میلەت هەمووی بەرسیە موچەی خەڵکی ڕامەگرن سەری شۆتان داگرن موچەی خەڵکی ڕامەگرن سەری شۆتان داگرن کێ بازانی پێ باشە دیارە نازانێ جاشە موچەی خەڵکی ڕامەگرن سەری شۆتان داگرن. بوونی دەوڵەتی عێراق کورد بەشی چەند ساڵەوە کوشتن و بڕین و برسیکردن بۆ لەلایەن حکومەتە یەک لە دۆیەکەکانی عێراق وەک ڕژێمی بەعەز و هەتا دوای پرۆسەی ئازادی و پێگەێنانی حکومەتێکی نوێ لە عێراق و بە تایبەتی دوای شەڕی تیرۆریستانی داعش و ڕوودانی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و کوشتن و ڕاگواستنی کوردانی ناوچەدا بڕێنراوەکان و دەستدرێژی بۆ سەر خاک و ماڵە لەلایەن گروپە میلیشیاکانەوە و هەر بەوە نەوەستاون بە نەناردنی موچە و خەڵکی فەرمانبەران و برسیکردنی خەڵکی کوردستان کە هۆکاری نەناردنی ئەو پارانە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە. داوا دەکەین بە سەرمانبڕینی خەڵکی برسیکردنی گەلی کورد بەسە دەسەڵاتی میلیشیایی لە عێراق ئەگەر کێشەیەکیان لەگەڵ سەرکردەکانی کورددا هەیە ئەوە لە خۆیان چارەسەری کێشەکان بکەن
بەرپرسیکردنی خزم و کەسەکان وەک ڕێکخراوی داکۆگە ساین بە سازدانی خۆپیشاندانێک سەبارەت بە گەلێک کە دەسەڵاتدارەکانی 33 ساڵە ئەو گەلە دەچەوسێنەوە و زوڵمیان لێ دەکەن و گەندەڵ و دوورن لە هەموو بەهایەکی ئەخلاقی کە نەیانتوانیوە سادەترین مافەکانیشان بۆ دەستەبەر بکەن لەلایەکی دیریشەوە حکومەت و دەسەڵاتدارانی عێراقە کە بە هەموو جۆرێک زاڵمن بەرامبەر کورد و کوردستان وەک ئێستا موچەکانی ئەو هەرێمەشیان قۆرە کردووە میلەتیان هێندەیتر برسی کردووە و چەوساندۆتەوە هێزە وەحشیگەرانەکەی حەشدیش بەربوونەتە ژیانی کوردەکان لە ناوچەدا بڕێراوەکان دوور لە هەموو پێگەیەکی ئینسانی دەکوژن و ماڵیان داگیر دەکەن و غەدریان لێ دەکەن منیش لێرەوە داواکارم لە هەموو جیهان گوێی لە دەنگ و داواکاریمان بێت ئەو دەسەڵاتدارانە دوور بخەنەوە لە کورد و کوردستان ئارامی و ئاسایش و مافەکانیان بۆ دابین بکەن دەستخۆشی لە تاک بە تاکی چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی داڕۆژان زود بنە ماڵە ئێمە لێرە نین بۆ پشتیوانیکردنی حکومەتی هەرێم و حکومەتی عێراق ئێوە ناکۆچیتان دروست کردەوە لەسەر بودجەی هەرێمی کوردستان ئێوە ناکۆکن لەگەڵ خۆتان ئێوە ناکۆکن لەگەڵ دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڵێ ئێوە هاتوون بۆ تاوانکردنی ماف و قوتی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان حکومەتێکی ماوە بە سەرچووی ناشەرعێدانا بە دەسەڵاتێکی خۆسەپێنە بە ناوی حکومەتێک بەڵام شەرعەتی یاسایی نییە لەکەمە تووشی سەدان قەیران و بارگرانی بۆتەوە لە بری ئەوەی سەرانی کورد بیرێت لە چارەسەری عەقلانە بکەنەوە بۆ کێشەکان دیسان دەستیان کردوتەوە بە پەنجەڕاوەشاندن و هەڕەشەکردن بەبێ بوونی هیچ کارتێکی فشار بەرامبەر بە بەغداد هەڕەشەکانی هەرێم نەک هیچ خێرێکی سیاسی بۆ کورد بەدەست نەهێنا بەڵکو ئەوەندەی تر پێگەی کورد و هەرێم لاوازتر دەکات هەر هەڕەشە و جوولە نەشازەکانی هەرێم هاوازەکانی دوو بنەماڵە لە ڕابردوودا کە نیوەی خاکی کوردستان لە کورد لەدەست چووە وە کوردی لە بەهێزترین پێگەوە هێنایەوە بۆ لاوازترین پێگە و سیاسەتە چەوتەکانی هەردوو خێڵی دەسەڵاتدار خەریکە ئەم گەلە شەریف و شۆڕژگێر و ئازادی خوازە دەکاتە سوالکەر و دەرەجەچی بەردەم قاپیەکەی تەیب سامی لە کۆتاییدا داوا لە هەردوو بەناو حکومەتی هەرێم و عێراق دەکەین کە قوت و موچەی هاوڵاتیان تێکەل بە ململانەی سیاسی نەکرێت بڕۆ ئەوازمان لێ بێنە ئەی بەریتانیای مەزن تەیب پەتکەن وەک بزن حکومەتی ماوە بەسەر چوو هەر ڕیشایت قابل بوو عەقدی مەسعود بەرزانی عقدی مسئول برزانی وقتی حکمتی تاوانی حکمتکی برزانی خاوند زیر تاوانی بەڵە حکومەتی عێراقیەکەین بە زووترین کات موچەی فەرمانبەران دابەش بکاو زەرمەندی سەرەکی ئەو سیاسەتە چەوتی کە لە حکومەتی عێراقا پێڕەوە کرێ هاوڵاتیانی فەقیدە هیوادارین کۆتایی بێ بۆ زوڵم و سیستەمە هەر ڕۆژی بەناو بیانوەیەک هەر بەناو ڕۆژی بەناو بیانوەیەکەوە تەنها بەس ملەتی کورد دەبێتە قوربانی سەرەکی ئەو سیاسەتە چەوتەی عێراقی هەرێمی کوردستان هیوادارین بە زووترین کات موچە دابەش بکرێت و کۆتایی بۆ ناڕەزایەتیە بێنێت داوامان لە پەیوەندیدارانە بە زووترین کات هەڵوێستێکشان هەبێت سڵاتانە بە چالاکوانان و ئەندامانی بەڕێزسپاسی ئامادەبوونتانەکەم وەک لای ئێوەی بەڕێزڕوونە ئەمڕۆ لە لەندەنی پایتەختی بەریتانیا لە بەردەم کونسوڵەی عێراق کردبوونەوەیەکمان ڕێخستووە لە دژی سەرانی حکومەتی هەرێم و سەرانی حکومەتی عێراقی بەوەی پێنەدانی موچە و شایستەدارایەکانی هەرێم و موچەخۆران ئەوەی من تێبینیم کردووە لێرەدا ئەم باسە هەستیارانە لەلایەن سەرانی هەرێم لەلایەن سەرانی عێراقی شەو لە کاتێکدا بهێنرێتە پێشەوانەیە کە گۆڕانکارێکی گرنگ لە ئارەدا بێ وەک لای ئێوەی بەڕێز ڕوونە لە چەند مانگی دابێ لە عێراق هەڵبژاردننی پەرلەمان بەڕێوە دەچێت هەردوو حکومات کۆکن لەسەرەوەی ئەم کارتە فشارانە لە میدیا بەکاربێنن بۆ ڕاکێشانی هەست و سۆزی هاوڵاتیان داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقیش دەکەم لە غیابی موچەیان لە غیابی ئەمن و ئاسایشدان داوا لێکم بۆ لەسەر شەقام ڕاپەڕین و خۆپیشاندانی هێمنانە ئەنجام بدەن دژی ئەم دەسەڵاتە گەندەڵانە داوایەکیشم لە ئێوەی بەڕێزەیە بەردەوام بن لەم خۆپیشاندانانە لە هەر شوێنێک نەعەداڵەتیتان بینی دەنگ بەرزکەنەوارێت چاودامەخەن بێ
تاشەکانی بێگانە تاشەکانی بێگانە میلەت ڕقی لێتانە میلاد ڕقی لێدانە موچەیدا لە سێدارە موچەیدا لە سێدارە بەغدای خاوەن پارە بەغدای خاوەن پارە موچەیدا لە سێدارە موچەیدا لە سێدارە حکومەتەکەی بەرزانی حکومەتەکەی بەرزانی خاوەن دزی و تاڵانی خاوەن دزی و تاڵانی حکومەتەکەی بەرزانی حکومەتەکەی بەرزانی خاوەن دزی و تاڵانی خاوەن دزی و تاڵانی